وآتاكم من كل ما سألتموه وإن تعدوا نعمة الله لا تحصوها رب إنهن أضللن كثيرا من الناس ومن عصاني فإنك غفور رحيم هذا بلاغ للناس ولينذروا به بەخشندە و میهرەبان خۆشەویستان و ئازیزان میوانە بەڕێزەکان نوێنەرانی داوەدەستگاکان گشتیان و پێما قوڵانی دەبەری هەڵەبجۆ میوانە بەڕێزەکان ئێوانەی کە لە دەروی شارە هاتوون یاخوا بەخێر لەسەر چاوەکانمان ئێستەیش بە جەنابی مامۆستا تاهێر وەک نوێنەری پارێزگا و خەڵکی هەموو هەڵەبجە بفەرمێ بۆ افتتاحکردن و کردنەوەی ئەم مەراسمە پیرۆزە. ملا شعيب ملا مر جنابي ماموسا آزاد وكاك شيخ غرام وجنابي ماموسا عبد الحميد وكاك حاج عيسى وكاك ماموسا عبد بسم الله الرحمن الرحيم ربنا تقبل منا انك انت السميع العليم وتب علينا انك انت التواب الرحيم مباركك بناي خوي بخشندو مهربان درود وصلوات بجاني باكي خوشي اسمان محمد رسول الله صلى الله عليه وسلم خوي پروردگار لقرآن باسي گوري مزگوتي کردووە باسی ناوی مزگەوتی حرەمی بردووە لە مەکە ناوی مزگەوتی ئەقسای بردووە لە قودس ناوی مزگەوتی مدینەیشی بردووە لە مەسجد ئوسع التەقوى من ئەوەل یەوم ئەمانە ئەو مزگەوتانن اینجا پێغەمبەری خوا هانمانەدا بۆ ئەوەی کەوا خزمەتی مزگەوت بکەینەوە چونکە فەرمێر کەسێ مزگەوتێ بۆ خوا دروستکە با بچکۆلەیش بێ بەقەدەر هێلانە قشقاڕەیەک هێلانە نەزانم پۆڕێک بێ خوا مزگەوت باڵێکی بۆ دروستەکە لە بەهەشتا مزگەوت شوێنی گردبوونەوەی ئەهلی گەڕەکە شوێنێکە وەکو نادی کۆمەڵایەتی وایە بۆ ئەهلی گەڕک ئەوان عیبادەتی تیاکەن یەکتری تیانناسن کێشەکانی خۆیانی تا حەلەکەن ئەگەر کەسێ نەخۆش بێ و دیار نەبێ بەسەر یەکەنەوە و فڵانە کەس دیار نییە پێغەمبەری خوا وای فەرموو کەسێ لە سەفەر باتایەتەوە بەخێراتنەوەیان نەکرد و ئەویان لەگەڵا کرد لەبەرەوە مزگەوت بەڕاستی ئەتوانم بڵێم گەورەترین دامەزراوەیە لە ناو هەر وڵاتێکە ئەگەر ئەو وڵاتە قەدری مزگەوت بزان و حەقی مزگەوت بدەن زۆر گرنگ و زۆر گەورەیە چونکە مزگەوت خزمەتی ڕۆحی ئینسانەکە مزگەوت خزمەتی عەقلی ئینسانەکە مزگەوت خزمەتی جیسمی ئینسانەکە پاک و خاوێنی و وەرزشێکیشی تایە مزگەوت خزمەتی حاڵەتی کۆمەڵایەتی ئینسانەکە مزگەوت لە هەموو ڕووەکانەوە ئەتوانم بڵێم دامەزراوەیەکی گەورە و پیرۆز و گرنگە نوێژێک لە مزگەوتە بە 27 نوێژە تا 25 نوێژ لە ماڵەوە نوێژێک لە مەکە و مەدینە بە 100,000 و بە 1000 و بە ئەوانەیە لەبەرەوە ئێمە لەسەر ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمێر کەسێ ماڵی بۆ خوا دروستکە ئەوە یەک دوو یەکێک لەو حۆی کەوا لەژێر سێبەری خوان لە ڕۆژی سێبەری عەرشان ورجل قلبه معلق في المساجد پیاوێکە دڵی لە مزگەوت بێ ئەنی مزگەوتەوە نەگەورەگەرەی وابەستەی مزگەوت بێ یەکێکە لەو حەوت تاقمە لەبەرەوە ئومێد دەکەم ئینشاءالله ئەم مزگەوتەیش خوا تەوفیقی ئەو کەسانە باکە کردویانەتەوە لیان قبولکە بخاتە خەزیێنەی عیبادەت و تاعاتیان لە ڕۆژی قیامەتە و خوای پەروەردگار ئەهلی گەڕەکەکەش موفقکە کە بتوانن عیبادەتی باشی تیا بکەن و ئاوەدانیکەنەوە بە تەعمیریکەن والسلام علیکم ورحمة الله. أيدي في روزي إسلام أيديك دريبيناه فلا تدعوا مع الله أحدا. إخواني جودا برجع بسيء مو يهو همو أواني كوا ضليان في بس بمجيجا جيجا في وزو رمزي باور شناسي آدمي بونا مزقو لهرجي أم زمينا لا يهرخيلو نتوا جي فيربون يا كارو روشتي مردان مزقو. من يوسف عزيز علي بيجنيرجي مزقوتي شيفام كتازة كراوتو للاي خير خواس كاك حاج عيسى وخواي جوري باداشتي خيريان باتوا ام مزقوتا الحمد لله لصالي 2023 تقريبا خريكا خير خوازان خريكا سواز بو خواي پروردگار
دیزاینێکی زۆر جوان لەلایەن خێرخوازانەوە کراوەتەوە سوپاسی بۆ خۆی پەروەردگار بەڕاستی ینی بوونی مزگەوت بەتایبەتی لەم شوێنەیە زۆر پێویست بوو بەتایبەتی لەلایەن نوێش خوێنانەوە لەبەرەوەی کە مزگەوتی ئیمام عەلی تۆزێ دوورە بۆ نوێش خوێنان ئەم مزگەوتەکە لێرە کراوەتەوە بۆ ئەوانی کە سەفەرەکەن ئەو کەسانی کە لێرەوەیەن بۆ ناوشار ئەم مزگەوتە زۆر پێویستە بۆ ئەم خەڵکە. بسم الله الرحمن الرحيم وأن مساجد الله فلا تدعوا مع الله أحدا. ئێمە وەکو هەلیگەڕێک سەرەتا زۆر خۆشحاڵ بوون بکردنەوەی ئەم ماڵێک لە ماڵەکانی خوای گەورە لەسەر ئەرزە ماڵێکی پیرۆز ماڵێکی ترکرایە و لەم گەڕەکەی ئێمە وەکو هەلیگەڕێک ئێمە زۆر خۆشحاڵ بوون خوای گەورە زای ئەو خێرخوازە باتەوە و ئەرک و ماندووبوونی خوای گەورە بە سەدخات و حەفسەد خات بۆی جبران کاتەوە لە قیامەتە و ماڵێکی گەورەی ئینشاڵڵا بۆ ئامادە کرد بێت. لە ڕاستیدا مزگەوت پێگەیەکی گەورەی هەیە لەسەر ئەرزە چونکو ماڵێکە لە ماڵەکانی خوار پیرۆسرین شوێن لەسەر ئەرزا مزگەوتەکان و ئێمەش لێرە مزگەوتە کە خۆشحاڵ بوون کە ئەمڕۆ ئەم مزگەوتە لە گەڕەکەی ئێمە کراوەتەوە و ئەهلی گەڕێک هەمویان دڵخۆشن و سەرجە مسلمانان پێی دڵخۆشە بن. لە ڕاستیدا سوپاس بۆ خوا کە ئەوەمە ڕۆژە دوو ڕۆژێکمان ماوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان ئەم مزگەوتە کرایەوە ئەهلی گەڕێک زیاتر خۆشحاڵە بن زیاتر عیبادەتەکانیان لێرە ئەنجام دەدەن و ئینشەڵڵا بە گەرموگوڕی ئەهلی گەڕێک عیبادەتەکانیان لێرە ئەنجام دەدەن. ولم يخش إلا الله فعسى أولئك أن يكونوا من المهتدين. ربنا اغفر لي أيديني في روزي إسلام أيديك دريبيناه دبابشي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم لا يرتد إن ظلموا فيقول الذين ظلموا ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونشكر